ئەمە چییە؟ چۆن ئەم داهێنانە بچکۆلانە فەڕەنسیە توانیوێتی کشتتوکاڵی ئەفریقا لەوەش کە ساڵی ڕزگار بکات؟ معجزة. ئەم داهێنانە پێی دەگوترێت پۆلیتەر. پۆلیتەر لە میدیادا وەکو موعجیزەیەک بۆ پاراستنی دارستانەکان و ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی وەسف کراوە. بۆستە ئەگەر ئەمە ڕاست بێت پۆلیتەر داهێنانێکی زۆر گەورە و کاریگەرە. خەیاڵ بکە چی دەبێت ئەگەر بێت و بتوانین لەو شوێنانەی کە ئاویان نییە کشتتوکاڵ بکەین، لەو ناوچانەی کە خەڵکی لە برسا دەبرن لە کاتێکدا خواستی جیهان بۆ خۆراک لە هەڵکشاندایە. داهێنانی وەکو ئەمە دەکرێت ئاسایشی خۆراکمان مسۆگەر بکات و کاریگەریە خراپەکانی گۆڕانی کەشوهەوا کەم بکاتەوە کە لە زۆر بەشی جیهان بۆتە هۆی دروستبوونی ناسەقامگیری و کۆچی بە کۆمەڵی خەڵک. ئەمە دەکرێت ژیانی ملیۆنەها کەس بپارێزێت. لەبەرەوەی پۆلیتەر داهێنانێکی نوێیە زۆر زانیاریم لەبارەیەوە لەسەر ئینتەرنێت دەست نەکەوت، بەڵام پەیوەندیمان کرد بەو زانایی کە لە پشت ئەم داهێنانەوەیە و ئەویش تازە ئیمێڵێکی بۆ ناردم کە دەڵێ دەتوانین بچین بۆ فەڕەنسا لەوێ قسەی لەگەڵا بکەین. با بڕۆین بۆ فەڕەنسا. ماڵیان لە شاری بۆردووە لە باشووری فەڕەنسا، ئەو شارەی کە بە پایتەختی شەرابی جیهان ناسراوە. ئێستا هاتووم تا دیدار لەگەڵ دروستکەری پۆلیتەر بکەم. Hello, Peter. Just maybe explain again Politer. Tout l'été, en fait, j'ai pas arrosé. ئێستا بە وشەی سادە پێمان بڵێ پۆلیتەر چییە؟ Politer, en fait, c'est un... پۆلیتەر لە ڕاستیدا دەنکۆڵەیە. ئێستا دەتوانین بیبینین. دەتوانیت بمدەیتێ؟ ئەمەیە؟ بەڵێ. بە دیاریکراوی ئەوەیە. پۆلیتەر دەنکۆڵەیەکی سەوزە کە لە کۆپلیمەری سیلۆزی ئۆرگانیک و پۆلی ئەکریلایت پێکاتوە. ئەمە ئۆرگانیکە وانە؟ زۆرترینی تێکەڵە. لە پرۆسەی بەرهەمێناندا تەواوی هاوسەنگی نایترۆجین، فۆسفۆر و پۆتاسیۆم بۆ پیتاندن و خۆراکی پێویست بۆ ڕۆکەکەی تێدەکرێت. هەر هیچ نییە، شتێکی زۆر سادەیە. کێ نازانێت کۆپاڵیمەر چییە یاخود کێ ئەم وشەیە نازانێت؟ ئەم وشەیە ئەزین چۆن نەخوێنرێتەوە پۆڵای ئاکرەلایت و هەندێک NPK. ڕاستیەکەی ئەوەی گرنگە لێرەدا بیزانی ئەوەیە کە مادەکانی ناو پۆلیتەر هەمووی سروشتین و لە ناو خاکە دەتوێنەوە بە گوێرەی زانای پشت ئەم داهێنانە. بەواتایەکی دیکە نەزیان بە ڕۆکەکە دەگەێنن، نەزیان بە ژینگە دەگەێنن. ئەم دەنکە بچووکە دوای ئەوەی کە بەر ئاو کەوت لە ماوەی نزیکەی 3 کاژێرتا دەبێت بەمە. کە بەر ئاو دەکەوێت 300 هێندەی قەبارەی خۆی ئاو هەڵدەمژێت و بە شکڵێکی سۆلید دەمێنێتەوە. ئەوە یەک دانەیە. ئەوە تەنیا یەک دانەیە؟ بەڵێ. تەنیا یەک دەنکۆڵە دەبێت بەوە؟ بەڵێ. چۆن ئەمە دەبێت بەمە؟ ئەمە زۆر سەرسوڕهێنەرە. بەڵێ ئەوەیە کە ئەوەندە ئاو هەڵدەمژێت گەورە دەبێت؟ بەڵێ ئاو بەم شێوەیە خەزم دەکات کەواتە ئاو چیتر لە نێو خاکدا بە فیڕۆ ناڕوات بۆ ڕۆکەکە خەزم دەکرێت. بۆستە پێم وایە باشترین ڕێگا بۆ ئەوەی لە پۆلیتەر تێ بکەیت، لە کاری پۆلیتەر تێ بکەیت ئەوەیە کە وێنای خۆت بکەیت کە دەچیت بۆ نێو بیابانێک. بێگومان کە دەچی بۆ نێو بیابانێک بوتڵی ئاوی زیادە لەگەڵ خۆتا بەی تا لەوێ بیخۆیتەوە. پۆلیتەر ڕۆڵی ئەو بتڵە ئاوە دەبینێت بۆ ڕووەک کە تا لە داهاتوودا کە پێویستی بەو ئاوە هەبوو بەکاری بهێنێت. چۆن ئەم بیرۆکەیەت بات؟ لە ڕاستیدا ئەم بیرۆکەیە با لێردا ڤیددیۆکە ڕابگرم و ڤێژنێکی کورتتری ئەو وەڵامە درێژەی ئەوتان پێ بڵێم.
فلیپ هەمیشە بەڕوەک سەرسام بووە و حەزی لێ بووە زیاتر لێیان تێبگات. بەڵام خەمبار بووە لەوەی کە ناتوانێت لە ماوەی ژیانی خۆیدا گەورەبوونی درەختە کۆنەکان ببینێت. بە شێوەیەکی سەرەکی دەویست تۆوی درەختێک بچێنێت کە بەرزیەکەی هێندەی ئەم درەختە بێت کە سەدان ساڵیەوێت تا هێندە بەرز بێت. بەڵام ئەو دەویست کارێک بکات بۆ کەمکردنەوەی ئەو کاتە و وای لێ بکات ڕۆکەکە لە چەند ساڵێکدا پێ بکات نەک سەدان ساڵ. بە کورتی ئەو دەویست سروشت خێرا بکات. ئالێرەوە بیرۆکەی پۆلیتەری لە گەڵاڵە دەبێت. پۆلیتەر بەڕاستی چەکێکە بۆ چاکە، چەکێکە بۆ یارمەتیدانی گۆڕانی کەش و هەوا و کێشەکانی ئاسایشی خۆراکمان. فلیپ پێم دەڵێت کە بەرهەمەکەی لە زۆر وڵاتی دنیا کە بەدەست وشکە ساڵیەوە دەناڵێنن بەکاردێت لەوانە ئیسپانیا و بەرازیل و هەندێک وڵاتی ئەفریقی وەکو مەغریب و تونس و بورکینا فاسۆ. بڕیاندا بچم بۆ تونس چونکە نزیک بوو لە فەڕەنساوە و هەروە خەڵکەکەشی بە عەرەبی قساکەن، زمانێک کە بە باشی لێی تێگەم و تا ڕادێکی باش توانم قسە پێ بکەم. تونس کە دەکەوێتە باکووری ئەفریقا لانکەی شارستانیەتە و مێژوویەکی هەیە کە دەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ لەمەو پێش بۆ سەردەمی فینیقیەکان. پەلارسازیەکەی شایەتی حوکمڕانی ئیمپراتۆریەتەکان بووە لە ڕۆمانەکانەوە تا عوسمانیەکان. ئەم مزگەوتە پێی دەگوترێت مزگەوتی گەورەی قەیرەوان یاخود مزگەوتی عوقبەی کوڕی نافع کە فەرماندەیەکی سەربازی خەلافەتی ڕاشیدین بووە. شوێنێکی میراتی جیهانیە لە ڕێکخراوی یونسکۆ و دەکەوێتە ناوەڕاستی تونس. دوجار ساڵی 2010 تونس بوو بە لانکەی شۆڕشەکانی ناسراو بە بەهاری عەرەبی. دیکتاتۆرەکان ڕووخێنران لە کاتێکدا زۆربەی وڵاتان ڕوبەڕووی ئاژاوە و پشێوی بوونەوە. تونس بە شێوەیەکی ڕێژەیی سەقامگیر دەرچوو هەنگاوی باشیشی بەرەو بنیادنانی دیموکراسی ناوە. خەڵک لێرە بە هەردوو زمانی عەرەبی و فەڕەنسی قسە دەکەن. بەهۆی هەرزانی و کەشوهەوای دڵڕفێنی نزیک دەریای ناوەڕاستیەوە ئەم وڵاتە لەم ساڵانەی دواییدا بۆتە شوێنی دڵخوازی خانەنشینی زۆرێک لە ئەوروپیەکان بە تایبەتی فەڕەنسیەکان. بە پێچوانەی دراوسیەکانیەوە تونس دەوڵەمەند نییە بە سەرچاوە سروشتیەکانی وەکو نەوت و ئەمڕۆ سروشتیش هەڕەشەی لێ دەکات کە هەژارتری بکات. بەربڕی پشتی وڵاتەکە کشت و کاڵە و ئێستا ئەم کەرتە لەژێر هەڕەشەی گۆڕانی کەش و هەوادایە. هاتووم بۆ تونس چونکە 4 ساڵە بێت وشکە ساڵی ڕووی کردوتە ئەم وڵاتە و بارانێکی زۆر کەم باریوە. باردۆخەکە هێندە خراپە کە حکوومەت ئاوی لە خەڵکی گرتوتەوە بە شەوان بۆ نمونە ئاو بۆ خەڵکی نانەرێت. اینجا ئەمە بینی کەشتی تایتانیک لەم بیابانە وشک و چۆڵەدا. من نازانم ئەمە جۆرێکە لە ناڕەزایی دەربڕین یان نا، بەڵام پەیامەکەی زۆر کاریگەرە بۆ ئەم زەویە وشکە کە بەهۆی گۆڕانی کەش و هەواوە ڕۆژ دوای ڕۆژ کەمتر گونجاوە بۆ ژیان. زانایان دەڵێن مرۆڤەکان خۆمان هۆکاری گۆڕانی ڕیشەی کەشوهەوای. زۆربەی بەشەکانی ئەم وڵاتە کەناراویە بەم شێوەیە دەردەکەوێت، وڵاتێکی پڕ لە درەختی زەیتون. ئێستا من لە ناوەڕاستی کێڵگەیەکی زەیتونام لە باشووری تونس. تەنانەت لە بۆشایی ئاسمانیشەوە دەتوانیت کێڵگەی دارە زەیتونەکانی تونس ببینیت. لە جیهاندا تونس 5ەم وڵاتی هەناردەکەری ڕۆنی زەیتونە و ساڵانە زیاتر لە 150 ملیۆن کیلۆگرام لەو شلە زێڕینە هەناردەی جیهان دەکات. ئەم پیاوە جوتیارێکی زەیتونە لە فێرینە، شارێکی باشووری پارێزگای قاسەرین. دەڵێت وشکە ساڵی درێژخایانی وڵاتەکە کاریگەریکی خراپی لەسەر کێڵگەکانی هەبووە. لەگەڵ گۆڕانی ئاوهەوا باران زۆر لاواز بووە. کەمی باران وای کردووە ساڵ بە ساڵ بەرهەم کەمتر بێ. پێداویستەکان گۆڕاون، باران نەماوە. ئێمە پێویستمان بە جێگرەوەیەکە، یان سیستەمی ئاودێری بەکار بهێنین یان دەبێت جێگرەوەیەکی دیکە بدۆزینەوە، شتێک کە یارمەتی گەشەی ڕۆکەکە بدات، یارمەتی ئەمەش بدات بژین بە بەکارهێنانی ئاو و پەین.
نستعمل المياه والا الندره بتاع المياه اللي عندنا بێئومێد بوو بە دوای چارەسەرێک بۆ دارزەیتونە کورتەکانیدا دەگەڕا کە سەرچاوەی سەرەکی ژیانیەتی کاتێک بە پۆلیتەر ئاشنا دەبێت. بەڵام ئێستا چارەسەرێک هەیە. وا دیارە بەرهەمێکت دۆزیوەتەوە بە ناوی پۆلیتەر لە فەڕەنسا. ئەمە یارمەتیتی داوە هەندێک لەو ئاسەنگانە هەندێک لەو کێشانە چارەسەر بکەیت. لە ڕاستیدا ئەم مادەیە کاری هێشتنەوەی ئاو و ناسراوە بەوەی کە پێکهاتەیەک لە مادەی پۆلی ئاکرەلەیتی پۆتاسیۆمی تێدایە. ئەوەی من دەیزانم بە پێی مێژووی خۆم لە ساڵی 2011 تاوەکو 2013 کە لەم بوارە کارم کردووە، چونکە دەزانم کاتێک دێت کە ئەم مادانە یان مادەی دیکە پێویست دەبن. لە ڕاستیدا هەر مادەیە کە یارمەتی ڕۆک بدات بۆ بەرگەگرتنی کەم ئاوی پێویست دەبێت، چونکە گۆڕانی کەشوهەوا وای کردووە باران لە هەموو جیهاندا کەم ببێتەوە، بە تایبەت لە ناوچە نیمچە وشکەکان بوون بە وشک. ئەو ناوچانەی کە 400 بۆ 500 ملیمەتر بارانی لێدەبارێ ئێستا 200 ملیمەتری هەیە، بوونەتە نیمچە بیابان و ناوچە بیابانەکان زیاتر وشک بوون. ئەم گۆڕانەی ئاوهەوا وای کردووە کشتتوکاڵ لە هەموو جیهاندا بڕێکی زۆر لە زەوی کشتتوکاڵی بەرەمێنان لەدەست بدات. بەداخەوە بەپێی ئامارەکان لێرە تا ساڵی 2050 بەکاربردن دوو هێندە زیاد دەکات بەپێی ڕێژەی گەشەی ژمارەی دانیشتوان. واتە لێرەوە تا ساڵی 2050 دەبێت بڕی بەرهەمهێنانی ئێستامان لە هەموو جیهاندا و بۆ هەموو بەرووبوومەکان دوو هێندە بکەین. بەڵام لەگەڵ ئەم کەشوهەوایەدا ڕووبەرەکانی کشتتوکاڵ بەردەوام کەم دەبنەوە. واتە ئەمڕۆ بربەستێکی گەورەمان لە پێشە. چۆن دەتوانین تا ساڵی 2050 بەرهەمەکەمان دوو هێندە بکەین لە کاتێکدا خاکی کشتتوکاڵی بەردەوام لە کەمبوونەوەدایە. ئەمە کێشەیەکی گەورەیە، نەک تەنیا لەسەر ئاستی نیشتیمانی بەڵکو لەسەر ئاستی جیهانیش، چونکە لە زۆر وڵاتدا دەکرێت قات و قوڕی بخاتەوە. توێژەران ئەم بوارەیان هەڵبژاردووە بۆ دۆزینەوەی چارەسەر و جێگرەوە. سوپاس بۆ خوددا. ئەمڕۆ لە بازاردا بەرهەمی پۆلیتەر هەیە کە خەزنکەر و کۆکەرەوەی ئاوە. ڕاستیەکەی پێشکەوتنی زۆر و ئەنجامی بەرچاو و ڕوون لە بەردەستماندا هەیە. ماشەڵا ئێستا دەبینین ئەم بەرهەمەی پۆلیتەر موعجیزەیە. موعجیزە بۆ واتایی تەکنۆلۆژیایەکی زۆر بەهێزە. موعجیزە ئەمە ئەو شەیە بوو کە بەکاری هێنا بۆ وەسفکردنی پۆلیتەر. بەڵام کاتێک لێم پرسیمە بەستی چییە لەمە، ئەمەی نیشاندام لە وەڵامی پرسیارەکەدا. بۆ نمونە ئەم دارزەیتونە تەمەنی تەنیا ساڵێک و 5 مانگە. جوتیارێکی دیکە بێنە باوەڕ ناکات ئەم دارە تەنیا 1 ساڵ و 5 مانگ تەمەنێتی. بە شێوەیەکی ئاسایی ئەم ئاستی گەشە سندنە 5 بۆ 6 ساڵ و هەندێک جاریش زیاتری پێویستە. کەواتە بەبێ پۆلیتەر تۆ پێویستت بە 6 ساڵە بۆ ئەوەی ڕوەکێک تەبێت بە قەبارەی ئەمە، بەڵام ێستا تەنیا 1 ساڵ و نیوی پێچووە. بە دروستی وایە. ئەو ئەم دوو درەختە زەیتونەی پیشاندام بۆ نیشاندانی کاریگەری تەکنۆلۆژیا فەڕەنسیەکە. هەردوو درەختەکە هاوتەمەنن، تەمەنیان نزیکەی 2 ساڵە. بەڕای تۆ کامیان پۆلیتەری پێدراوە؟ ئەگەر ئەوەی دەستەڕاست هەڵبژارد ئەوە وەڵامەکە دروستە. ئەگەر سەیری بکەین ماشەڵا گەشەکردنی زۆر خێرایە زۆر. بەڵام ئایا پۆلیتەر تا چەند زانستیە و ئایا کاریگەریەکەی پێوراوە کە چەند دەبێت؟ بۆ وەرگرتنی وەڵامی ئەم پرسیارە چوون بۆ پایتەخت تونس بۆ کۆلێژی کشتتوکاڵ و لەوێ لەگەڵ پرۆفیسۆرێکا قسەم کرد کە چەندین ساڵە تاقیگاری لەسەر پۆلیتەر دەکات. ئێمە زۆر حەزمان دەکرد لەسەر پۆلیتەر کار بکەین. 2 ساڵە تاقیکردنەوەمان لەسەر بەروبوومی جیاواز کردووە، لەوانە گەنم، سەوزە و درەختی میوە. تێبینیمان کرد ئەم بەرهەمە کاریگەریەکی ئەرێنی هەیە لەسەر کەمکردنەوەی گوشاری وشکە ساڵی لەسەر ڕووەک، هەروەها گوشاری سوێری کە کاتێک دروست دەبێت ڕووەک ئاوی سوێری پێدەدرێت. پرۆفیسۆر وەلید حەمادە کە دەرچووی زانکۆی ئۆکسفۆردە و
لە ئەمریکا ئەوانەی گوتووەتەوە ڕوونی دەکاتەوە کە ئەو پۆلیتەری لە ژینگەیەکی کۆنتڕۆڵ کراودا تاقی کردوێتەوە. دوو جۆری هەمان ڕووەکی بەکارهێناوە. یەکیان 150 ئاوی کەمتری پێداوە لەگەڵ پۆلیتەر و ئەوی دیکەیان ڕێژەی ئاسایی ئاوی پێداوە بەڵام بەبێ پۆلیتەر. ئەنجامەکان نیشانیاندا کە پۆلیتەر کاریگەری ڕیشەی هەیە؟ بەڵێ وەکو ئەو وایە 100 ئاوی پێدرابێت. کەواتە تەنیا بە پێدانی 150 پێداویستیەکانی ڕووەک و زیادکردنی پۆلیتەر لەسەر سەرەتای خولی بەرەبوومدا دەتوانێت هەمان ئەنجامی ڕووەکێک بەدەست بێنێت کە 100 ئاوی پێدراوە. پاشان زیاتر بەرەو باشوور ڕۆیشتم بۆ ناوچەیە کە درەختی خورمای تێدا دەڕوێت. یامین کە نوێنەری پۆلیتەرە لە تونس هاوگەشتم بوو. لە ڕێگادا وەستاین تا ئەو بارودۆخە خەمناکە ڕوونکاتەوە کە گۆڕانی کەشوهەوا بەسەر وڵاتەکەی هێناوە. ئەمە ناوچەی تەوزەرە لە باشووری تونس. سێکە هەمووی ئاو بوو. ئێستا چۆن وشک بووە. هیچ ئاوی لێ نییە. لە مەزرایەکی خورما چاڵ لە چواردەوری دارخورماکان هەڵدەکەندرێن. ئەمەش هەوڵێکی جوتیارەکانی تونسا بۆ خۆگونجاندن لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرما و وشکە ساڵی. ئەمە یەکەم هەنگاوی بەکارێنانی پۆلیتەرە. یامین قۆناغەکانی دیکە ڕوون دەکاتەوە کە بریتین لە بەجێهێشتنی دەنگۆڵەکانی پۆلیتەر لە ناو ئاودا تا هەڵی مشن و ببن بەم شێوە جیلاتینیانە. لە کۆتاییدا دەنگۆڵە پڕاوەکان لە چاڵەکاندا دەنێژرێن. ئەم پرۆسەیە 3 ساڵ جارێک بۆ دارخورما دووبارە دەکرێتەوە. هەڵبەت ئەمە مادەیەکی سروشتیە و شیبوونەوەی بایۆلۆژی بەسەردا دێت. ئێستا نیشانتان دەدەم چۆن بەکاردەهێنرێت. ئێمە پۆلیتەر بۆ دارخورمایەک بەکاردەهێنین کە تەمەنی 4 ساڵە. چاڵێک بە قوڵایی 50 سانتیمەتر لە نزیک ڕێگەکانەوە هەڵدەکەنین. پۆلیتر وەک تەنچی ئاو کار دەکات بۆ ماوەی 3 ساڵ لەژێر درەختەکە دەمێنێتەوە. ڕێگەکان لە ناو پۆلیتێردا دەڕوێن و ئاوی لێ هەڵدەمژن کامەش دەبێتە هۆی گەشەی باش و بەرمێنانی زۆر باش لە ساڵی داهاتوودا بە خواستی خوددا. لێرە لە تونس تەنیا داری زەیتون نییە کە بە خۆی وشکە ساڵیەوە کێشەی بۆ دروستبووە، بەڵکو تەنانەت دارخورماش کە لە ڕاستی ئاوێکی زۆری ناوە دارخورماش تووشی کێشە بووە. ئێستا بەدۆی چارەسەرێکە ئەگەڕێن بۆ ئەوەی کە ئەم کێشەی کەباویە چارەسەر بکەن. پۆلیتەر بەکارەهێنن تاوەکو کێشەی بیئاوی چارەسەر بکەن. خاوەنەکەی بە سەبەتەیەک خورماوە پێشوازیمان لێ دەکات. ئەم کوالێتیە پێشتر هەرگیز ئەم کوالێتیم نەبینی بوو. دوای زەیتون تونس بەناوبانگە بە خورماکەی بە تایبەتی جۆری دەگلەت نور کەواتای خورمای ڕووناکی دەگەێنێت. دەگلەت نور بە شاژنی هەموو خورماکان ناودەنرێت و تامی هەنگوین دەدات. تونس کە هاوینی درێژ و گەرمە و زستانی ساردە و خاکێکی لمینی هەیە خاوەنی باشترین بارودۆخە بۆ چاندنی دارخورما. ئەمە بەڕاستی سەرسوڕهێنەرە. ئێمە لە باشووری ڕۆژئاوای تونس لە بیاباندا دەژین. نزیکەی 5 ساڵ دەبێت هیچ بارانێک نەباریوە. بە درێژایی ساڵ تەواوی ساڵەکە هیچ بارانێک نەباریوە لەم کاتەدا. هیچ بارانێک نەباریوە؟ بەروبووم بە شێوەیەکی ئاسایی بە تەواوی وشک دەبێت و هەموو شەکرە سروشتەکەی لە دەستەدات. وە کاریگەری پۆلیتەر لەسەر بەرهەمەکە دیوە. چۆن ئەنجامەکە وەسف دەکەیت؟ چەند باش بووە؟ چ جۆرە کاریگەریەکت بەڕاستی تێبینی کردووە؟ سەرەتا بەهۆی پۆلیتەرەوە توانی ومانە بەشە شیرنەکەی میوەکە بپارێزین. واتا میوەکە وشک نابێتەوە کاتێک دەیخۆین. ئەو نەرم پڕ ئاو پڕتام دەمێنێتەوە کاتێک دەیخۆین. و ئاو دار دەمێنێتەوە. نەرم و خۆش دەمێنێتەوە نەک ڕق یان وشک. بەڕاستی ئەوە گرنگە. ئەم جوتیارە تونسیانە تەنیا چەند نمونەیەکن کە پێمانەڵێن چۆن داهێنانێکی بچووکی وەکو پۆلیتەر دەکرێت کاریگەریەکی هێندە گەورەی هەبێت.
سەرنجڕاکێشە بێت ئەگەر لێکۆڵنەوەی زیاتر ببینین لەبارەی کاریگەری پۆلیتەر لەسەر ڕووەکەکانی دیکە. کاتێک لە فیلیپم پرسی بۆچی بەرهەمەکەی تا ئێستا لە دنیادا بە بەرفراوانی بڵاو نەبووتەوە، ڕوونی کردەوە کە بەهۆی بیر و باوەڕی تایبەتی خۆیەوە ڕەتی کردوێتەوە مافی داهێنانەکەی بە کۆمپانیایەکی گەورە بفرۆشێت و ویستوێتی سربەخۆ سەرپەرشتی بڵاوکردنەوەی بکات. تا جارێکی دیکە و داهێنانێکی دیکە هەر شاد و بەختەوە بمێن.